سڵاوتان لێ بە بەڕێزان. ئێرە یەکێکە لە شەقامە قەرەباڵغەکان کە شەقامی ئۆرزی و کۆتایی وەرزی و ئیبراهیم پاشایە. زۆرترین هاوڵاتی بۆ چارەسەری نەخۆشی ڕوو لەم شوێنەکەن. دەمێ بەنامەم جارە لەسەرەوە بکەم. بۆچی زۆر جار بۆ چارەسەری نەخۆشیەکمانە بێت چەندین دکتۆر بکەین، چەندین پزیشک بکەین تا ئاگەینە چارەسەرەکە. بۆچی لە دکتۆریەکەمە ناگەین بە چارەسەر؟ بۆچی هەندێک جار لە نەخۆشخانە حکومیەکانەوە حواڵەمانەکەم بۆ نەخۆشخانە ئەهلیەکان؟ زۆر جار دەبینی نەخۆشخانەی حکومی پێداویستەکانی نییە یاخود چارەسەرت تیا دەست ناکەوێ، دەدنێرن دەڵێن بڕۆ لە فلانە عیادەیەک یان فلان نەخۆشخانێکی ئەهلی لەوێ چارەسەر وەربگرە. ئەو هەموو مەسروفاتانی کە لە سەر نەخۆشەکەوێت تا چەند بارگرانی و تا چەند قورسە لەسەر گیرفانیان. بۆچی وەزارەتی تەندروستی چاودێری ئەم نەخۆشخانە و ئەم کوالیتی ئەم دەرمانانە ناکە کە بە نەخۆشەکانە درێت؟ لەسەر ئەم بابەتە قسە لەگەڵ هاوڵاتیانەکەم، ئێوەش بینەری وەڵامەکانیان بنفەرموو. باوەڕ بکە ناوی دکتۆرەکە نابم، دوو حەبی نووسی بە باوکم بە 180,000 حەبێکیان 5 دانێتیا بوو، حەبێکیان دەدانە ئەچوومۆ لە کەلارە باوکم لە بەخشین وەریگر بە 1,000. حکوومەت زیاتر مەبەستی پارەیە. سێ دکتۆرم کردە، چوارەم دکتۆر من گەیمەتە نەتیجە. ئەوە سێ هەفتەیە بە دکتۆرانەوەی جێڕن هەتا ئێستاشیان نەتیجەی ڕاستیان نەدابین. ئەڵێ بڕۆ لە فلان سەیدە لێ کەڕە، لە فلان سەیدە لێ لە 180 خۆیت. کاتێکیتە دکتۆرێک زۆر جار دەڵێن ئەوت بەسەر هاتووە بۆ نمونە بۆ چارەسەری نەخۆشیەکە چەندین دکتۆرەکەی تاگەت چارەسەرەکە قەدەمەت بەسەر هاتووە؟ نەوەڵا شوور بنەوە بەسەر نەهاتووە. باس سیخەت بەس ئەو چارەسەرانە هەیە کە لە وڵاتی خۆمان بۆتن؟ وەڵڵاهی بڵێم چی کەم بەخوا زۆر وەڵڵاهی کرد سیخەت پێی نەمێن. وەڵڵاهی بڵێم چی ئەمەنە ئەم لاولاقی من دایکم عەمەلیات کرد بۆ چاوی 5 دکتۆرم کرد. 5 دکتۆر؟ ئەرە بەخوا یەکی ئەوی مەیکە، یەکی ئەوی بیکە، تن نازانم. یعنی دکتۆرەکانیش دڵیان نەبوون لەوەی بیکەنی؟ باخ ئەوانیشیان یەکیان ئەوی بیکە، یەکیان ئەوی مەیکە. ئیتر منیش لەبەر ئەوە چونکە ئەو ئەوی مەیکە ئەمیان ئەوی بیکە 5 دکتۆرم کرد بەخوا. وتم زەم هەتا چەندێکیان ئەڵێن بیکە و چەندێکیان ئەڵێ مەیکە. باشە. زۆر جار ئەڵێن دکتۆرەکانی سیخیان بە چارەسەری دکتۆرەکەی هاوڕێی نییە. کاتی دەچی بۆ لایەم هەموو شتانی کە بۆی نووسی ئەڵێ ئەمانە بەکارمێن ئەمانەوانی. ئەو حاڵەتانە بۆ ڕوان؟ وەڵڵاهی ئەوەی تر بۆچی دکتۆرەکان سیخیان بە دکتۆرەکەی هاوڕێی خۆی نییە؟ وەڵی تر ئەویش نازانم، ئەویش هەر یەکیان بە وەڵڵاهی سیستەمەکە فەحسی دووبارەیان پێ کردووی؟ نەوەڵا فەحسم نەکردووە. من فەحسی کرد و فەحسی دایکم کرد و دکتۆرەکە وتی جارێ ئەوم پیشان بەدە تا خۆم شتەکانی پێ ئەڵێم. ئیتر ئەو شتی خۆی وت و دوایی سەیری هینەکەی ئەوی تری کرد. ئێستا لە وڵاتانی تر دەبینین هەمیشە حکوومەت کەرتی تەندروستی زۆرنگی پێدا، بەس لێرە نەخۆشخانە حکومیەکان هەتا بێ کزە بن نەخۆشخانەی ئەهلی زیادەکە. ئەمە هۆکار چییە؟ حکوومەت گرنگی بەوە نادا و ئەهلی زیادەکە؟ وەڵڵاهی هەڵبەت مەسەلە ئەم تیجارەتە نازانم. تیجارەت لەسەر حسابی نەخۆش؟ لەسەر حسابی نەخۆش. ئەرە وەڵڵاهی چی حەمید لەسەر حسابی فەقیر. ئەرە بەخوا. کاکە سڵاوت لێ بێت. سەلام لاکەم سەرچاو. تۆ وەکو خۆت تا چەند سیخەت بە ئەو چارەسەرانە هەیە کە لە وڵاتی خۆمانە دکتۆر بۆ نەخۆشەکەی نووسن؟ مۆزوعی چارەسەر ئەلبەت لە نەخۆشەوە بۆ نەخۆش فەرقەکات. باشە جۆری نەخۆشیەکە فەرقەکات لە کەسێکەوە بۆ کەسێکە لە نەخۆشێکەوە بۆ نەخۆشێکە. جۆری نەخۆشی هەیە ئەکرێت لێرە چارەسەری هەبێ. باشە مەسەلەن جۆری نەخۆشی بە هەمان شێوە چۆن لێرە فەرقیە لەگەڵ وڵاتێکیکە لە دکتۆرێکەوە بۆ دکتۆری کەش فەرقی هەیە. ئەکرێ شارەزایی و خێبرەی دکتۆرێک لەگەڵ دکتۆرێکی ترە جیاواز بێ. باشە قەت بووە بۆ چارەسەری نەخۆشیەکی تر خۆت بیان کەس و کارت چەندین دکتۆرت کردبێ بە دوای چارەسەرەکە لە یەک دکتۆری یەکەمە نەگەشتبی بە حەل؟ بەڵێ بە دڵنیایی دووسێ دکتۆرمان کردووە بە بەردەوام. چون مۆزوعی نەخۆش تۆ خۆت بیت یا کەسێکی نزیکە بێ ئەتەوێت بڕیارێکی دروستی لەسەر بدرێ. باشە مەسەلەن پێویستی بە نەشتەرگەری هەیە، پێویستی بە چارەسەرێک هەیە کە مزاعەفات دروست نەکات. باز لەوەکەن کە ئەو مەسروفاتانی بە نەخۆشە کرێ یامە کەسوکاری نەخۆشە کرێ حساباتێکی زۆر زۆرە و
باخەڵی با بڵێن گیرفانی فەقیر ڕەنگە تەحملی ئەو هەموو مەسروفاتە نەکەن. ئێستا لەم کاتەیە بە تەکید وایە یعنی تقریبا 15 ساڵە بێت ئەو حاڵەتە بەربڵاوە مەسروفاتێکی زۆر بۆ نمونە ئەشعە پارەی زۆری ئەوێت فەحس و فحوسات پارەی زۆری ئەوێت تا ڕادەیەک مەوزوعی وەرەقەبڕینەکە باشترە بەڵام داودەرمانەکە پارەی زۆری ئەوێت ئەمەلیاتیش بکرێت زۆر زیاد طبیعی لە ئەهلیەکانە هەر وێران تەکات. باشە بۆ کەرتی ئالی هەتا بێ بەرەو پێشەچێ کەرتی حکومی لە ڕووی تەندروستی و هەتا بێ ینی نزمە بێتەوە و چارەسەری تر نادەن. زۆر جار ئەڵێن نەخۆشخانە حکومیەکان خۆیان نەدنێرن ئەڵێن بڕۆ بۆ فڵانە نەخۆشخانەیەکی هەیە. بابەتەکە پەیوەندی بە تیجارەتەوە هەیە. بەڵێ پەیوەندی بە تیجارەتەوە چون ئەوان حکوومەت زیاتر مەبەستی پارەیە باشە تیجارەت لەسەر گیرفانی نەخۆشێکی داما ئیتر بۆ ئەوان وا ئاخوازیە شتەکە پەیوەندی بە ویژدانی دکتۆر و ئەو کەسانن کە لە کەرتی تەندروستیە کارەکەن یا دەسەڵاتیان ئێمە وەزاری تەندروستی خۆ بێ چاودێری ئەم شوێنانە بکات. هیچ جیاوازێکی نییە گرنگ ئەوەیە ئەو کەسەی کە لەوێ کارەکات یا بەرپرسە یان معنیە بە شوێنەکە ویژدانن ینی ئەوەیەوێت ئەوێت گیرفانی خۆی بڕکات. وەڵی دووسێ دکتۆر ڕۆشین جارێ وایە بۆ نەتیجەیە مرتاح نەبین. باشە بۆ لە دکتۆریەکەمان ناگەین بە چارەسەر مەگەر ئەویش هەر دکتۆر نییە و هەر چارەسەر نانووسێ هەر ئەوش هەنووسێ بەدەت لە خۆدەش با مرتاح بووم ئەنێشی وەلای دکتۆرەتەش با مرتاح بووم. باشە سیقەت بە ئەو سیستەمە تەندروستی هەیە لە وڵاتی خۆمانایە. وەڵی زۆر نەوەڵا سیقەت پێی نییە ناوەڵا چی وای کردە سیقەت پێی نییە والله بيزن شو وايد علاج وايد كذا فحص وايد كذا علاج زور بكان ولا دكتور اشي كم فحص بونوسيت اشي هم اشتغل ولا دكتور كم فحص تربونوسيه بەڵێ هەندێکشان دووبارە بەڵێ باش ئەم مەسروفاتانە لەسەر گیرفانی نەخۆش زۆر نییە کە سوکاری نەخۆش قرس لەسەریان ناکەوێت وەرەزە ئامۆسا ئێمە ئیسان نەخۆشە عملیات کرا حالا دكتور وايد كذا یەکێژێ لە ساسی ناجعنا یەکێ لە سا هەفتە باشە قەلق قوی ئەو برنامە ئێران هاوردیانەوە اینجا عملیات کرا لێرە هەر دکتۆرێک شتێکی پێ ئەرە بەڵێ ئەرە وڵای تەوێژە ئەوە لە سا ژێسی یەکێژە دەرزیریە بدا یەکێژێ عملیاتیکە یعنی تۆش نازان چی بکەی. بەڵام خۆ ئەمە هەم بۆ کە سوکاری نەخۆش مەسروف زۆرەکەن هەم ئەو نەخۆشیش ڕەنگە بەرگەی ئەو هەموو عیلاجە نەگرێ پێدەن بۆ چارەسەرێکی بنەڕەتی نییە. ئایا دکتۆرەکانمان نەزانن یاخود نەخێریانێ مەسروف بۆ و نەخۆشە وڵی دکتۆرەکان بێژم چی پارە پیاکردنە ئەم هەموو بیناوینە هەمی پارە پیاکردنایەکی عادێکی دانا و سەیدلێکی دانا و ئەو سیقی و سەیدلەی خۆی نێژێ لای سەیدلەی خۆم عیلاجەکان سێنەوە فەحسەکان لە لای خۆم بیکە و بێری و بەلای خۆم و ئاوایە پێت وایە ئەمە هەمووی بۆ بەرژەوەندیە وڵی پارە پیاکردنە ئارا وڵا ئەی فەقیر باشەکەی دایشی ئارا وڵا ئەمە ساسلااوت لێوێ چاوەکەمی بەڕێزم تۆ خۆت تا چەند سیقەت بە تەندروستی وڵاتی خۆمانەیە و چارەسەرانەکەن تەندروستی ئەم وڵاتەی ئێمە یەکەم ئەگەڕێتەوە بە کواڵیەتی کۆنتترۆل عیلاج و کواڵیەتی کۆنتترۆلی ئەم وڵاتەی ئێمە داگیرکاریە چۆن لە سنوورەکانەوە لە مەرزەکانەوە هەچ کەس بەخۆی کۆمەڵی عیلاجی بێ کواڵەتی کۆنتترۆل ێنێ بۆ کێ بۆ میلەت لەسەر نەخۆشەکە ساغە کرێتەوە کە سوکاری طبعاً مختبەر کێ ساقێکا تۆ نەخۆشەکە ئەچی بە لای فڵان دکتۆرەڵێن ئەوە بە سەڵی خۆڵەکەەوەی نەکەی من ئینەکەی ئەویش دە ڕۆژێک 15 ڕۆژێک گەڕۆی لەگەڵای هیچ چۆ بە لای فڵان دکتۆر چی دە لای فڵان دکتۆرە ناکاکە خۆم بە دکتۆرەکان سیقیان بە بەینی یەکتر نییە زۆر جار ڕەنگە دژایەتی یەکتریش بکەن و قسەش بە یەکتر بوو ئەوە مەرجعەتی خۆیانە ئەوە هەڵبژاردەی خۆیانە ئەڵێ بڕۆ لە فڵان سەیدە لێ بیکڕە فڵان سەیدە لێ لە سا هەشتاوین خۆیەتی عیلاجێکە کڕی بە ئەڵێ بڕۆ لەوە سەیدەلەی خۆم بیکرە بە 25,000 چۆست هەمان عیلاج لە فڵان شوێن بیکرە 15,000 ئەوە ئیتفاقی خۆیانە لەگەڵ ئەو تابعاً کۆنتاکی خۆیانە ڕقابەش نییە لەسەری وەزارەتی تەندروستی ئیشی چییە گەر چاودێریم شوێنە وەزارەتی تەندروستی فرای هیچ ناکەوێت فرای چی بکەوێ ئەم شارە هەموو نەفەرێک دکتۆرێک یەکەوێ هەموو ئەفرادێک لەم شار وڵاتایەک دکتۆرێکەوێ ئێستا بینین لە زۆربەی وڵاتان حکوومەت کەرتی تەندروستی بەڕێوە بە لێرە بینین کەرتی حکومی هەتا بێ لاوازەوێ کەرتی ئەلی هەتا بێ گەورە بێ و زیاتر بینای زیاتر ئەکرێتەوە بۆچی حکومی یعنی هەتا بێ لاوازن مەسەل پارەیە
هەممی بەرژەوەندی هەمی پارەیە بۆ بەرژەوەندی خۆیەتی بۆ پڕکردنی گیرفانی خۆیەتی لەسەر حسابی نەخۆش تابعاان لەسە حسابی من و تۆی لەسە حسابی کێ لەسە حسابی میلەتە فەرم و تۆ لەم شارا متابعەکە ئەگەر لە سا هەشتایەکی فیلێکی بەدەسۆیە دکتۆرانش مەگەر خەڵکی وڵاتە نین هاوزمانی خۆ بێگانە نین بێمە بۆچی بەم شێوازە گیرفانی نەخۆش ڕوتەکان دکتۆرەکان ڕێزمەیە بۆیان ناڵێم زۆرینیان بەڵام لە سا هەشتا بۆ هەشتا و پێنجیان لە ئاسی نەخۆش کە ڕوولاڵ بوون پارە کە ڕوولاڵی کردوون بەس بەرژەوەندی بینابەرزکردنەوە داهات وەرگێ بەرژەوەندی خۆی ئیتر میلە نەخۆشی لێنای ئارەزی خۆیەتی چارەسەرێکت بۆ نووسن حەبەکە بەغەڵەت بۆ نووسێ ڕەنگە شوێنێکی تر کێشە بۆ دروستکەوە حەبی دەرمان و کوالەتی بەتەکیت در کوالەتی کۆنتترۆل نییە لە عیلاجەکە لە سا دوو نیسبەی ئەو مادەکرێتەوە حەبەوە ئەو شروبەوە ئەو عیلاجەوە بچۆ لە وڵاتان عیلاج وەرگرە ئەو پڕ ئیسفادەی لەکەی بۆ کوالەتی کۆنتترۆڵێ مادەکەی زیاترە لە ئەتوانی بە شتێکی بەسیت ئەو عیلاجە دروستکرێت. تا سەرێستان دکتۆر نەبێ ئێمە چیمان پێ بکرێت بەڵێ زۆر باشە زۆر جارگلەیەوە کرێڵێن دکتۆرەکان خۆیان سیخیان بە چارەسەری دکتۆرەکەی هاوڕێی نییە قەت بووە چەند دکتۆرێکت کرد بێ بۆی بگەی بە چارەسەری بەڵێ زۆریش بەڵێ من هەتا ئێستێ چەندین دکتۆرم کردووە لە بەغا چارەسەری پشتم کراوە زمانی حکومەت ئینزلاق فەقەراتمە بۆ لە دکتۆری یەکەمان ناگەی بە چارەسەر جا بڵێم چی لەوانەیە کێشەیەکی یعنی هین بێ نەزانی دکتۆرەکە بەڵێ لەوانەیە بە نەزانی خۆ ئەگەر بە نەزانی بنووسن ڕەنگە و نەخۆشە تووشی کێشە بێت وارە ئەو زانیاری نەبێ قەت بووە و دکتۆرێک پێت بڵێ من ئەو شتە نازانم نەخێر نەبووە هەرو توێ تێزان و چارەسەر ێستا من بۆ نمونە کوڕەکەمە ساوا لە قاتی سەرەوە غەسلی گورچی لێ بۆگرێ ئەوە سێ هەفتەیە بە دکتۆرانەوەی جێڕن هەتا ئێستێکیان نەتیجەی ڕاستیان نەداوینێ مەستروفیشی پێەکەن بەڵێ مەستروفاتانەی کە بە نەخۆشە کرێ قورس نییە بۆ سەر و گیرفانی نەخۆش چۆن قورس نییە ئیوایەکەم دەرامەتە هەر نێتی ئیوایە چێ پارە قەرزەکە بۆ دکتۆر چۆن نێتی بەرەوەڵا هەیە زۆر جار شتیشی بۆ نووسن بەڵام ڕەنگە ئەو شتە دڵنیان نەبن لەوەی کامە چارەسەری نەخۆشەکە توێژە خێر زۆر جار چارەسەریشی ناکە و بۆ شێنووسێەوە بێ فەقیرەکە و ئەگەر فەقیر بێ دەوڵەمەند بیکڕێ قەت فەحسی دووبارەیان پێ کردووی بۆ من لە شوێنی فەحسەکەی دوایچن لە شوێنێکی تریجار دیستان پێ دەکەنەوە بەڵێ ئەرەوەڵا زۆریش قەت بووە چەند دکتۆرێکت کرد بێ بۆی بگەی بە چارەسەری بەڵێ دکتۆر خۆی کەرتی تەندروستی قوربان ئەمڕۆ کەرتی تایبەت و خەستەخانەی تایبەت و ئەوانە هەمووی خەلەلەکان لەوایە کەرتی تەندروستی خۆمان بۆ منە حکوومەت بایەق نادا بەکەری تەندروستی هەمووی بۆ بە تایبەت حکومی هەتا بێ لاوااستر تا بێ بەرەو داڕوخانەشێت بڵێ بۆچی گرنگی بە حکوومەت نادرێ و ئەهلی ئاوا گرنگی پێدرۆ ئاوا گەورە وڵی تر حکوومەت هاوکاری ناکات مستەشفە ئەهلیەکان حکوومەت هاوکاری ناکا و هەمووی بۆ بەکردی تایبەت ئەم کردی تایبەتە قوڕی گرۆ بەسەری خەڵک مەگەر ئەم هەموو بینابەرزەیی کە دروستەکرێ هەمووی لەسەر گیرفانی هاوڵاتی و نەخۆش نییە قوربانگیان من خۆم لە کەلارە هاتم بۆ ئێرە باوەڕ بکە ناوی دکتۆرەکە نابم دوو حەبی نووسی بۆ باوکم بە 180,000 180,000 بۆ دوو حەب بۆ دوو حەب حەبێکیان پێشدانێتیا بۆ حەبێکیان دەدانە ئەبێ پێشدانەکە وەریگرمەوە لەگەڵ دەدانەکە ڕێک بێتەوە چوومۆ لە کەلارە باوکم لە بەخشین وەریگر بە 1,000 نفسی ئەو حەبە نفسی ئەو حەبە نفسی شەریکە سوێن بەخوا باوکمەوە تەلەفۆنی بەگردم وتی بەرم گرە بە 1,000 لە بەخشین لە کەلارە ینی ئەو هەموو زیادیان لێ سندوو بەس لەبەرەوەی ئاگادار نەبوو سوێن بەخوا 180,000 نەسەن بەس بۆ دوو حەبە جا من کێشەم نییە بەڵام هاوڵاتی وە هەیە لە کریایە یا بەکرێکاری ئیشەکە ڕۆژی بە 15,000 ئەوە چی بکات هەموو مەسروفە قورس نییە بۆ سەر گیرفانی نەخۆش و کەسوکاری نەخۆش زۆریش کەسێک هەیە بۆ نمونە لە کریایە بۆ نمونە دە هیچ داهاتێکی نییە ئەو چی بکات دەڵێن زۆر جار فەحسەکەی لە شوێنێکە چیتە شوێنێکی دیکە دیسانەوە فەساد پێ دووبارەکەن و نفسی فەحس بەڵێ قەتەوەت بەسەراتەوە من خۆم بەسەرم ناتوە بەڵام معلوماتم هەیە بەسەر کەسوکار ماتووە باشە چۆن ئەم سیستەمە تەندروستیە چارەسەرەکرێ هەتا کەی ئابم شێوازە وڵای هەتا ئەوە کردی تایبەت هەبێ زەحمەتە چارەسەر بێت لەم وڵاتە
حکومت نییە شتێنیە بەناوی حکوومەتەوە بۆ یاوای یعنی 150,000 تەنها بۆ عملیاتون لەشتەرگەریەکە بوو مەسروفاتە کۆچی حەقدەست دکتۆرەکەی 150,000 چەندی تر سەرف کردو تقریبا دا و دەرمان وشتۆ ئەمە هێشتا ئەم عملیاتە هێشتا هەرزانە لە لای خۆیەوە دکتۆر وایە 1,200,000 1,300,000 ئەچێتە 1,500,000 ئەگەر ئینی بکەی ئەو هەموو پارەیە قورس نییە بۆ سەرگیرفانی نەخۆش وڵا بەتاکید لە وڵاتانە معیشەتێکەیە نە ئیشێکەیە نە کارێ نە معاشەیە هیچ شتێ نییە چۆن قورس نییە باشە تا چەند سیقەت بە ئەو چارەسەرەیە کە بۆتە نووس وڵای ئەو چارەسەرە کەوتۆ سەر گیرفانە دەگەی گیرفانت باش بێ چارەسەرەکەشت باشە تێگەی ئیسا دکتۆر باش پارەی باش ئاوایە لە وڵاتە باشە ئەڵێن زۆر جار دکتۆرەکانیش خۆیان سیقیان بە چارەسەری دکتۆرەکەی هاوڕێی نییە ئەچی بۆ لای دەڵێ ئەم ئەمانەیان بۆ نووسیم ئەڵێ ئەمانە هیچی وان نییە شتێکی دیکەت بۆ نووسێ ئەیش نەخۆشەکە چی بکات لەم بینە زۆر جایسە من بە بنەی چاومەوە دکتۆرم زۆر کردە تقریبان ماوەی 10 ساڵە 11 ساڵە بە دوای دکتۆرم بۆ چاوم 11 ساڵە بە دوای چارەسەراگە 11 ساڵە بە دوای چارەسەر ئاگەڕەمیتر ئەچیتە هەر لای دکتۆریە هینێکت پێڵەیە نەچی دەیەکت پێڵەیە شێوەیە ترت پێڵێ لە کۆتای عملیاتەکە بەو شێوە دەرناچێکە سەرتا قسەکانی کردا بەس ئەو سەرەتا فایلێک و پێ پڕگاتەوە ئەو فایلە بەیانی بۆ منە ئەم نەخۆشە لە ژێر بەنجا دەرنەچویان توش هەر شتێکی تر بوو ئێمە بەرپرسیار نینلی یعنی ئەمە کارگین باش نابێ بۆ زاری تەندروستی چاودێری ئەمانە بکە چۆنە بێ ئەوە نەبیە باک بن فۆرمەکەشت پێ ئیمزاکەن و مەسروفەکەشت پێ بکەن و سەرکەوتوش نەبووان یعنی بۆ کۆڵێ وەک بەرزەکی بانابۆی دەرچ بە تاکید ئەگەر شتێ بێ بەناوی وەزارەتی تەندروستیەوە نابێت کەرتی تەندروستی تایبەت دەرەبێ لەم وڵاتە بڕۆ نەخۆشخانە حکومیەکانە بڕۆیسە لە نەخۆشخانەی شارە دوو هین نەڕۆی بڕۆ ها خۆتان هینیکەن سەیریکەن تەماشایکەن لە تاق بەیانیانە لە ئینە حکومیەکانە لە تقریبان سعاتێکا 100 نەخۆش بەڕێەکە ئێوە لە عیادەکەی خۆی بێ بە هەفتەیە بەڕێی ناکە قەت بووە یعنی لە نەخۆشخانەی حکومیەوە بنێرن بۆ ئالی بڵێن بڕۆ بۆ فلانە شوێنە بەتاکید دیسە بڕۆ هەر شوێنە هەر نەخۆشخانەی حکومی دکتۆرەکە خۆیڵێ ئێوارە سەردانم کە لە عیادەکە تێم بەلای دکتۆرێکی تۆ چارەسەر نیەچین بەلای دکتۆری چارەسەریە باشە بۆ دکتۆری یەکەم ناتوانێت چارەسەر بکە ئەمە هەمووی مەسروفات نییە لەسەر مەسروفاتە بەڵێ بەڵام زۆر جار تۆ نایدۆزیتەوە تۆ دکتۆرێکی نایدۆزیتەوە ئەو زیاتر چارەسەری دۆزیێتەوە بەڵام بۆ من ئەگەر من دکتۆری یەکەم کاتی ئەم شتە نازانم خۆ بێ بڵێ نازانم عیب نییە ناژێ نازانم بەس بۆچی هەر چارەسەر لەبەر ئەوەی ئەمڕۆ دنیات نییە مەسلاحەتە من ئەگەر مەسلاحەت تۆ ئەگەر مەسلاحەت ڕێستمەیە بۆ تۆ ئەگەر مەسلاحەتی بڕات مەجبوری لەبەر پارەکە بێژی وایە گیرفانی نەخۆشەکە گرنگ نییە گرنگەوەی چارەسەرەکەن ئیم چارەسەرەکە زەرورە بەڵام خەڵکی ئمڕۆ پارەی کردە زەرورە سیقەت بەو چارەسەرانە هەیەکەی نووسن بۆ نەخوا من نیمە خۆمە خۆم تایسە حەبم نەخواردگە چونکە حەب ئمڕۆ هەمووی فرت و فێڵە ئەڵێن سەلاجی زۆرەی ماڵەکەم کەرەوە پڕە لە حەبوو دەرمان ئارا خەسەمەخوا وەکو دخواردنی لاتیوە باشە جاران ئەڵێن کەرتی تەندروستی زۆر باشتر بوو لە ئێستا نەخۆشخانە حکومیەکان لەوێ هەندێک چارەسەریان بۆ نووسی ئێستا تا بێ نەخۆشخانەی حکومی وێرانترە بێ نەخۆشخانەی ئەهلی و دکتۆری ئەهلی زیاترە بێ بەخۆمان ئیمڕۆ حەچتەکان کشتی فرت و فێڵە دەرمانی تەواو نییە دەرمانی تەواو ئەگەر بوو دەنێ وە حەبێ چارەسەرەوی بەڵام تۆ چوار پارچەی خۆیشتر هەڵی خۆتە هەر هیچ ئەوەکو دەرمانەکە کوالیتی خراپە دەرمانەکە خراپە دکتۆرەکە شارەزایی تەواوی نییە یان نایکاوە دڵ نەبوو بچیتە لای دکتۆرێک پێ بڵێ من لەو نەخۆشی تۆ نازانم من بەراوەڵام من چوومە لای دکتۆرێ زەراوم بەردیتیا و یەکێوتی پۆرۆستاتە یەکێوتی مایاسیریتە بەڵام بردم زەراویتەوە ناوسم بڕێەوە ئەو تۆ زەراوی مایاسیریتە شارەزای نەبوو شارەزای نەبوو نەیشەوت نازانم نەیشەوە نازانم جابێ ئەو دکتۆرانە ئەنی نابێ ویژدانیان زیندوو بێ لەو ئیمڕۆ ویژدان هەیە بەڵام شارەزای نییە دکتۆری تەواو نییە هەموو کەس خۆی تەریق ناکاتەوە باوەڕ بکە ناوی دکتۆرەکە نابم دوو حەبی نووسی بە باوکم بە 118,000 حەبێکیان پێنج دانێتیا بوو حەبێکیان دەدانە چوومۆ لە کەلارە باوکم لە بەخشین وەریگر بە 1,000 حکوومەت زیاتر مەبەستی پارەیە سێ دکتۆرم کردە چوارەم دکتۆر من گەیمەدە نەتیجە ئەوە سێ هەفتەیە بە دکتۆرانەوەی جێڕن هەتا ئێستاشیان نەتیجەی ڕاستیان نەداوین ئەڵێ بڕۆ لە فلان سەیدەلێری کەڕێ لە فلان سەیدەلێ لە سا هەشتاوین خۆیت کاتێکە چیتە نەخۆشخانەیەکی حکومی بۆتە نووسن یانە چی لای دکتۆرێکە بۆتە نووسن تا چەند سیقەت پێویست وڵال سقم پێێتی لە 100 ئەگەر دکتۆرەکە جێمتمانە نەبێت و دکتۆرێکی بەنابانگ نەبێت خەڵک ڕووکێ ناکات باشە
قەت بۆ بچی بۆ نەخۆشیەک چەند دکتۆرت کرد بێت تا بگەی بە چارەسەر ئەخر ئەو کەسی کەدو سەر نەخۆشەکە خۆی نەخۆشەکە کە ئەچێتە لای دکتۆرێک کە ئەچێتە ماڵەوە چەند کەسێکی تری بۆ دۆزنەوە ئەڵە شەڵا بچووتای بۆ لای فلان دکتۆر ئەو باشە و فلان کەس بۆ لای عیلاجاتی و چاک بوو یعنی بە دکتۆرێک و ناوەستێت ئەگەر لە ژێر ڕچێپی یەک دکتۆرا بێت ئەگەر ئەمڕ نابانی عیلاجەکەی بۆ دۆزێتەوە بەس ئەمان عادەتیانە ئەکەونە شو قسەی خەڵکی دوای خەڵک هۆشیاری نییە لەوەی کە چۆن بە دوای چارەسەرا بگەن هەر کەسێ مراجعەتی دکتۆرێکی کرد با بۆ دکتۆرە بیگرێت چکە ئێستا زۆر نەخۆشەیە کە لێرە عیلاجی وەرگتۆ لە ژێر دەستی دکتۆرەکە بووە کە چۆتە ماڵوتیانە بچۆ بۆ تاران فلان دکتۆرێکی لێیە یا بچۆ بۆ شیراز یا بچۆ بۆ شوێنێکی تر وازی لەمەی پێشوێناوە نیوە ناسەوێت کە چۆتە بڵین بۆنمونە چۆتە ئێران یا چۆتە تورکیا هەمان عیلاج و هەمان چارەسەریان پێوتو کە دەستێمانێ دکتۆرەکە تەشخیصی کرۆ بووی زۆر باشە ئێستا خەڵک لەیەکێ دەڵێ حکوومەت وەزارەتی تەندروستی هەیە بەڵام زۆر جار لە نەخۆشخانە حکوومیەکانەوە خەڵکە نێرن بۆ نەخۆشخانەی ئەهلی بۆچی هەدا بێ نەخۆشخانەی حکومی بەرەو داڕوخانەی و ئەهلیەکان زیاترە بوو هەر لە زمانی حکوومەتی بەعسیشەوە زۆربەی دکتۆرەکان کە هەبووە لە خەستەخانە دانیشتووە و لە عالی خارجی خۆشی هەبووە لە قەستەخانە چ دەرمانێکیان داوەتێ لە عادەکەش هەمان دەرمانە هیچ گۆڕانکاری بەسان نهات باشە بۆ ینی ئێستا کەرتی حکومی ئەوەندا گرنگی پێنادرێ بەس بۆ ئەهلیەکان گرنگی پێ ئەنی زۆر ژاڵێن هەر نەفسێ و دکتۆرە دەڵێ ئێوارەوەڕە بۆ عادەکەی خۆم ئەین قەت تۆ ئەوت بەسەر هاتووە بنێرن بۆ ئاەدە لە نەخۆشخانە حکومی بڵێن بەحر خۆم بیستومە قسەیە بەس بڵم بە چای خۆم بینی بێتم نا شکان ناتوانم بڵم وڵا پلان دکتۆر کە چوویتە لای و تو دیسەردانی عادەکەی من بکە من بەسەراحەتەوە بیستومە بەس بە چای خۆم نەبینیوە عیلاج بەکارێنی من والله من کابرایکی واسواسم باوکم وەختی خۆی زەختی بووە تم جار بەجارە گەشتێکی چۆر خۆم کە سەرم قورسبی هەستەکەم زەختم بەرزە زارەڵێن سەلاجەی زۆربەی ماڵەکان بکەرەوە پڕە لە داو دەرمان لای تۆ ژوایە لە هەموو مارکەتیایەتی بەس ئەو هەموو دەرمانە بەکارێنانە خراپانی کە شەکر و زەختێتی هەموو علاجی زەختی شەیە و شەکرەشی هەیە کە لە شوێنێکی لە سەلاجە شایدانە شوێنێکی پارێزراوە خۆ بەزای بە نەخۆش نەبووم ئەلە خۆ بەزای نەخۆش نەکەوتی نەخۆشی وان نەبووم کە یعنی بگەڕم بە دوای ئەم دکتۆرە و دکتۆرە الحەمدولله ئینشەڵا قەت نەخۆش ناکەم بێوەی بیاخۆ ئەڵێن ئەو چارەسەرانەی کە دکتۆرەکانی نووسن زۆر جار چارەسەری نەخۆشیەکە ناکە زۆر جارەوەم بیستۆتەوە من نەخۆش لەگەڵ ماناسەرەکەوێ جاری وای ئەڵێ داودەرمانی وەرگردۆ لە لای دکتۆرێک کەچی دوای بردێتەوە بۆ لای دکتۆرێک ئەمە هەر بە عەمەلی و نەخۆشی تۆ هەر نایە ئەوەی دکتۆری دوم پێ دکتۆری دوم پێوتە ئیتر ئەمیش شتی تری بۆ نووسیەوە ئیتر نازانین ئەمەی تریان جێئەگریان دووەمیش بیبەی بۆ سێم هەر شتێکی وایە باش ئەیجامە خۆ لەسەر گیرفانی نەخۆشەکە ئەجا وەڵامی درەوە گویان کەی بۆ نەخۆش داوە ئەم هەموو مەسروفاتە لەسەر نەخۆش قەت گویان پێ نەداوە زۆر جار ئەبینین لە نەخۆشخانەی حکومیشە خەڵکە نێرن بۆ نەخۆشخانەی ئەهلی ئەڵێ بڕۆ لە فلانە شوێنێکی زۆر چاک وەزارەتی تەندروستی ئەم نەخۆشخانە حکومیانەی بۆ دروست کردووە وڵای بڵێم چی کورجا هەمووی پەیکی کەوتۆ کوایشی تیاگرێت لە ناوبازاری خەڵک زۆرە بینی لەم شەقام تا چەند خەڵکە ناڵێنێ بەدەست ئەو حاڵە وەڵای زۆر وەڵای خەڵکێکی زۆرە ناڵێنە بەدەست وەزە باوکت بۆ چارەسەری ناو وەڵای جەڵتەی دەماغی لێیە و باش فایدا ئینشاڵڵا هەر دکتۆر چەند دکتۆرت پێ کردووە گیان چەند دکتۆرت بردووە تا بە دوای چارەسەر وەڵای سێ دکتۆر ئەرە وەڵا بۆچی دکتۆری یەکەم نەیتوانێت چارەسەری هەموو سێ هەم وەڵای دکتۆر زانە خۆی ئەم دکتۆرە زۆر باش زانە تۆ دانیشە ئیسراحەت کە لێوە دانیشە عەفو بۆ بورە دکتۆر زانە عەبدوڕەحمانەوە زۆر چاک بوو باشە دەڵێن ئەو مەسروفاتانەی بە نەخۆشەکرێ زۆر قورسە لەسەر گیرفانی نەخۆش وەڵای تر هەر کەسێ و ئیمکانێتی خۆیەتی ینی مەسروفات زۆر کەسی وا هەیە ئیمکانەتی نییە ئەو قسەی تەواوە کەس وای ئیمکانەتی نییە کەسی واشە ئیمکانێتی هەیە باشە بۆ نەتبر بۆ نەخۆشخانەی حکومی وەڵای تر ئەوە مێشکی قەنەعات کرا وەڵێ نەخۆشخانەی ئەهلی باشترێگە حکومیەکە کەی حکوومەتە وەزارەتی تەندروستیە بەقەدەر ئەهلەکان باش نیە ئەروەڵە
ئەهلیەکان باشتر ئاخر حکومیەکان ینی ئەو علاجیان نییە بۆم نەخۆشیانە وەکو جەڵتەی دەماغی نەخۆش ئێستا بۆ نموناگەر نەخۆشێک ئیمکانێتی نەبێ نەخۆشخانەی حکومیش باش نەبێ ئەبێ چی بکە بۆی چۆن بمری باشترە بۆ من علاجی نییە لە خەستەخانە باوکم من حکوومەت مەلان علاجم بە دولارە کرم بە دولارە دی تەقسیمێکادە من پارەی عێراق بۆ پارەی عێراقەوەت لەمە بەجامە قورس نییە لەسەر نەخۆش ئەو هەموو مەسروفات کی بابە کێدا ئیمنە وەزعمان خراوە کاکە من حالم دوسێ دکتۆرم کردووە دوو بۆ سێ دکتۆر چیت پێڵێن ینی بۆ یەک دکتۆری یەکم ناتوانێت چارەسەر آخر هەرێک نەخۆشیەکەم هەرێک بۆ نەخۆشیێک چوو مەسروفات چۆنەی نەخۆش وەڵا حتا بڕێ گرانە زۆر چیت پێەکە وەڵی پارەی زۆرەوێ هەچێکی پێ بکەن ئیشاعەیە پارەیە حەبە پارەیە فەحسە پارەیە سۆنەرە پارەیە هەمی لە حەد گرانە زۆر مەسروفات ئارە وەڵی سێ من ئیشاعەیەکم گرتووە 85,000 لێسەنم یەک ئیشاعەکەم گرتووە 6,000 لێسەنم 85 و 60 بۆ دوو شعە بۆ دوو شوێن بۆ دەموچاو بۆ سرم تەنها بۆ ئەشعاکە ئیتر مەسروفاتەکە جگ لە وەرەقە و جگ لە عیلاج و جگ لە فەحسی تر و بۆ نەچویت بۆ نەخۆشخانە حکومیەکان کو هەیە نییە کوچی هەیە لە ئەهلیەکانە یانی ئەهلیەکان لە حکوومەت دەوڵەمەندەکان پارەی وەرەگرارە وەڵا ئەهلیەکان دەوڵەمەندترە خۆ دەوڵەمانە حکوومەتی خۆمانما کوچی هەیە باشە بەس خۆ لە هەموو شوێنێک حکوومەت دەوڵەمەندترە بۆ لێرە عەکسەکە دەوڵەمەند بێجە خۆ بۆی من نییە بۆ خۆیانە کوڕەکەم باشە بۆ ئەو هەموو مەسروفاتە بە نەخۆشەکرێ زۆر جار چارەسەرەکەیش نادۆزرێتەوە وەڵی جا بڵێم چیوە بۆ خۆیان نەزانن بۆ خۆیان نەزانن قورس نییە ئەو هەموو مەسروفات بارە وەڵاوەندە قورسە ڕۆڵێکیان چۆن قورس نییە زۆر جار فەحسەکانیش دکتۆرێک بۆ دکتۆرێکتر پێ دووبارە کاتەوە نەفسی فەحس نا منیسا کەس پێیان دووبارە نەکردوموانێ بڵێم دووبارە کردوموانێ ئەمە ئایتر زۆری مەسرفەوێ مەسرفەکەی لە حەدەک بۆ لە دکتۆریەکەمان ناگەینە چارەسەر بۆ ئەبێەوە ئەمەە دکتۆر وەڵی زا نازانم پێی ناگەم ئەوان ئامانێ دەکەن هەرزارە و بەنەو حەکو ناسان باش ئەو چارەسارانەی کە بۆ تەنووسن دڵنیای لەوەی کە ئەمە چارەسەر دەکا و شتێکی باشە یا خۆ دڵنیانی وەڵی زا بەو خوای بڵێم چی ناسانم جاری وا هەیە ئیسیفادەی لێ دەکەیت جاری وا ئیسیفادەی لێ ناکەی یانی ئێستا من دکتۆر کاروانکە بۆی دەکردم ئیسیفادەم لێ کرد بەس دوایی بۆری گورچی لەم گیرە دکتۆر ئاسۆ بۆی کردم لە خەستخانەی جامعەکە بۆی کردم تازە ئێستا تقریبان مانگەکە بۆم کرا قوربان سەلامەت باشە ئەو مەسروفاتانەی کە پێتەکەن تا چەند گرانە لەسەر گیرفانی نەخۆش ئەو هەموو مەسروفەی لە چارەسەر زۆر گرانە من بۆ خۆم پیاوەکەم نەما پیاوەکەم نەخۆش خەستخانەی هیوا بوو خۆش بێ بە قوربان لەگەڵ مردوی هەموو لامان بۆ خۆشم یعنیەوە تقریبان ساڵ و نیوە زیاترە من هەر لە دکتۆرم بەبەردەوامی هەر لە دکتۆر هەموو مەسروفاتە قورس نییە بەرە وەڵا زۆر قورسە زۆر مەسروفاتم زۆرە یعنی بەڵان خوا خێری چەندێک ینی ئەوانەی کە پێتەکەن چەندێک چیوشیان پێسەر وەڵا جا زۆر بەس دکتۆر ئاسۆ بە قوربانی بم خوا خێری بنووسی ئەو جارە لە خەستخانە بۆی کردم پارەی لێ وەرنەگرتم یارمەتی زۆری دامتی بە 6 ملیۆن بۆ دەکەین ینی بە خەستەخانە و بە خۆی 3 ملیۆن و خەستەخانەکەش 2 ملیۆن و بەڵام بە هیچی بۆ نەکردم هەر لە خەستخانە بۆی کردم کوتی بەسەر زۆر بێ و هیواداری ئەوانش بە قوربانی بم دەستەکانی خۆش زۆر سوپاس دەکەم باشە دکتۆر ئاسۆ وەڵای دکتۆر کاروانیش زۆر یارمەتی دامانی ئەویش هەموو جارەگەنی دوو جار سێ جار هەر پارەی خۆی هەر وەرنەگرت زۆر بڵێن هەندێک دکتۆری بەڕەچاوی و خەڵکە بکەن هەندێکی ناتوانێت مەسروفاتەکەی زۆر هەندێکی ینی یارمەتی نادا بەڵام وەڵاهی ئەوانەی من هەموو یارمەتیاندا بەڕاست ئەم چارەسەرانە کاتی خۆی لە نەخۆشخانە حکوومیەکانە کرا بێ بەرامبەر ئێستا بۆ لە حکومیانی حکوومەت ئەو چارەسەران لە نەخۆشخانەکانی خۆیان ناکە و خەڵکە نێرن بۆ ئەهلیەکان بەپار وەڵاهی جا بڵێم چی نازانم ئەنێرن بۆ ئەهلەکان لەوێ ناکە نازانم بۆ چیانەکە بۆ خۆیان پارە پێوەرگرن نازانم خۆی دکتۆر تا دکتۆر فەرقی هەیە هەنێک لە دکتۆرەکان شەریکن لەگەڵ سەیدەلیەکانە لەگەڵ دەرمان فرۆشەکانە و هەندێکیش لەگەڵ مختەبەرەکانە بۆ نمونە لە ئێستا من خێزانم نەخۆشی دکتۆرەیەک بوو کە کۆمەڵە فەحسی نووسی تقریبان 5 نەتیجەی ئەویش لەو فەحسانەیە
چوینە هەر لە عیمارەکەی خۆیان چوینە لای ئەو تاقیگەیە کە فەحسەکانی بۆ بکات وتینەوە هەزارەکە لەوێ ڕۆشتین هاتینە شوێنێکیکە وتی 40,000ەکە یعنی 9,000 تا 50,000 فەرقە ئەمە یعنی دکتۆرەکە گە شەریک نەبێ لەگەڵا بۆ لەوێ 50,000 زیاترە بۆ لێرە 50,000 کەمترە ئەو هەموو مەسروفەت چییە کە بە نەخۆشەکرێ بۆ کەرتی حکومی نایە هاوکاری بۆ نمونە ئەمە بکات بەشێک لەم مەسروفاتانە لە نەخۆشخانە حکومیەکانە خۆی وەکو کەرتی حکومی بڵێن هاوکاری خەڵک ناکە یان هاوکاریەکە ئەکاو ناگاتە جێ خۆی خەڵکیش کەم تەرخەمە بۆ نمونە ئێستا کۆمەڵە یعنی دکتۆری باشمان هەیە لە خزمەتی خەڵکایە یعنی تۆ بۆچی لەبری ئەوەی بچی کۆمەڵێ مەسروفکەی لای دکتۆرێک کە هەمان ئیخساسی دکتۆرە باشەکەی هەیە بۆچی ناچی بۆ لای ئەو بۆ پەنابەی بۆ ئاهلیەکە یەکسەر یعنی ئەشێ پەنابە بۆ ئەهلێگە لە ئەهلیەکانیشا هەمانە دکتۆری باشمان ئێستا من ئەگەر ناو بێنم ئاسایی بێت بەڕێز دکتۆر عەبدولواحیدمان هەیە یعنی کەسایەتێکە لە سلێمانیا یعنی من چەندەها جار کە خەڵکیش قسە ئەکا بەرامبەری جوابێ مەتا ئەسە ئیشێکیشم تێ نەگەوتووە بەس دکتۆرێکە لە خزمەتی خەڵکایە ئەمە دکتۆرێکی کە هەیە لە هەولێر چەند ڕۆژێکە کاکە سەندیکا هجومی کرۆدە سەری کابێ واز لە پیشەکەی بێنێ دکتۆر دلێرشینە ئێ بۆ کاکە یعنی حکومەتی کوردی تۆ هیچ نەوێت کە خۆ ناتوانانی هاوکاری خەڵکەی ڕێگە بە دکتۆرەکان هاوکاری خەڵک بکەن بەڕاستی حکومەتیش خراپە لەوەیە بەشێکی حکومەت و دکتۆرە بەشێکیشی ناهۆشیاری خەڵک خۆیەتیش ناهۆشیاری خەڵکە بۆ نمونە دکتۆرێک هەیە کە شارەزایینیە بۆ چێکی بۆ لای یعنی هەنێ جاریش هەیە خەڵکەکە ئەچێ بە لای دکتۆرێک سەردانەکە لای ئەم دکتۆرە باش نەبووە ئەڵێشم بۆ لای دکتۆرێکی کە ئێکاکە شەرت نییە لای ئەو دکتۆرە باش نەبووە لای پێویستی کردو لە خەسخانە بیخوێنە نەو کەسە تۆ نەدبرۆ جاری وە هەیە خەڵکەکە خۆی ئیهمالە سیقە وەڵا سیقەم کەمە سیقەم زۆر کەمە بۆچی چی وای لێ کردو سیقەت نەبێت وەڵی خۆی چی وای لێ کردە زروفەکە وای لێ کردە ڕاستەگەرەکە لەکوێ هاتووی بۆ چارە گەرمیان واتمە ئارەوەڵ قەت بەسەردا تۆ کاتێکی لای دکتۆرێک کۆمەڵێک شتت بۆ نووسێ هەمان ئەم شتەبی بۆ لای دکتۆرێکی کە سەیرەکەی ئەو سیقەی بەمەی پێشوونی وەساگیانەزانی چۆنە ئیسە سەیرەکەی تو فەحس ئامەکەی لە شوێنێکە لە دکتۆرێک و بۆ دکتۆرێکی تر سەیرەکەی هەر هەمان شت پێتەی کاتوو ئێ باشە من بەشکەم لامان کاتە نەمبێ وایە داوانیە کاکە دووارەی پێتەکاتەوە ئەمە من ناڕزام لیان بەڕاستی پێت وایە هۆکار چییە ئەو هەمۆشتە دووبارە وەکارەزانی چییە وەکار مەسەلەی هیچ نییە مەسەلەی تەماحەکەیە بەس مەسەلەی تەماحەکەیە و پارەکە وای کردە بەداخەوە یعنی قەت تۆقەم ناکرد کورد ئەو نە پارەپەرز بێ بەڕاستی پارەپەرسی بانی ئەو تەماحە لەسەر گیرفانی نەخۆش دەرەهێنەوە لە گیرفانی بزە بدوایە لە گیرفانی نەخۆشە ئیتر بەشکە من بێتم تو نەدبێ وایە داوانیە هەمان چشت یعنی معاملت لێلاکە هەر نفسشی فەقیر بیوت دەوڵەمەند بیت بەکو یەک یعنی بۆ چارەسەری نەخۆشیەک چەند دکتۆر بکەیت هەتاوەکو گەشت بیانی بەڵێ وە نەتیجەش یعنی ئاخرشت گەیمەتە نەتیجە چەند دکتۆرت کرد سێ دکتۆرم کردە چوارەم دکتۆر من گەیمەتە نەتیجەیە کە علاجی بۆم دوسا و ینی بێتە شفام چارەسەر بوو ئەم سیانەی پێشوو بەس مەسروفات و بێ بەس مەسروفەکە و هیلاکێکە و ئەو هیچتری نییە ئەرێ وەڵا ئاوایە ئێستا وەسیقەت نەما وای کرد ئەبەدەن سقەم نییە ئێستا ئەوەندەی ئەم نەخۆشخانە ئاهلیانە دەبینین ڕۆژ بە ڕۆژ زیادەکە بۆچی لە ئەنی نەخۆشخانەی حکومی دایمە بێ کزە بێت بەڵام ئاهلیەکان هەتا بێ زیاد خۆی ئەوە ئەگەڕێتە بۆ سەر حکومەت حکومت پەرێ پێ نادا ئەبێت و مستەشفات لە کاتێکە ئەم عێراق خۆمانەوای بینین لە مەدینەتوب گەورەترین ئەمەلیاتە نەکردووە دینارێکیان لێتە سند ئەو کاتە پارە دینار بوو دینارێکی لێتە سند بەڵێ ئیسە ئێمە هیچ هینێک نییە هیچ سیستەمێک نییە لە مستەشفای حکومێکەمان هیچ لە حکومیەکانیشەوە نێرن بۆ ئەهلیەکان ئەڵێ بڕۆ بە فڵان بەڵێ ئەڕۆیتە لای دکتۆرێ سەیرەکەی دکتۆرەکە بۆ مەساڵە خۆی و بەرجەوەندی خۆی ئەڵێ کاکە قەی ناکە ئیسە کاتی هینێکت بۆ کەم بەس ئەسەر وەرەوە لای خۆم بۆ عیادەکەم ئەمە مەسەلەی سەگیانەوەیە مەسەلەکە ئەرەوەڵە باوەڕ بکە ناوی دکتۆرەکە نابم دوو حەبی نووسی بە باوکم بە 180,000 حەبێکیان پێنج دانێتیا بوو حەبێکیان دەدانە چوومۆ لە کەلارە باوکم لە بەخشین وەریگر بە 1,000 حکوومەت زیاتر مەبەستی پارەیە سێ دکتۆرم کردە چوارەم دکتۆر من گەیمەتە نەتیجە ئەوە سێ هەفتەیە بە دکتۆرانەوەی جێڕن هەتا ئێستاشیان نەتیجەی ڕاستیان نەدابین ئەڵێ بڕۆ لە فلان سەیدەلێ بیکەڕە لە فلان سەیدەلێ لە ستا هەشتاوین خۆی زۆر جارە بینین بەهۆی ئەو هەموو ئیشەی کە بە نەخۆشەکرێ ئەو هەموو مەسروفاتەی کە بە نەخۆشەکرێ ئەو نەخۆشانی کە لە دەرەوەی شاریێن کاتیان درەنگە بێ و دەکەونە کۆتایی ڕۆژەکە و
یاخود عیادەکە نامێنێ یاخود هێتر گەراژ نامێنێ نەخۆش مەجبورە بڕاتەوە ڕۆژی داهاتوو بێتەوە. ئەمەی کە باسمان کرد بەشێکی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەندێک لە دکتۆرەکان ڕێزمان بۆ هەندێکیان بەڵام هەندێکیان زیاد لە حد مەسروفە نەخۆشەکەن و هەندێک جار بەرژەوەندی مادی و ئاکاتەمەی پێ بکەن. بەشێکیشی دەگەڕێتەوە بۆ نەبوونی هۆشیارێکی باش لەلایەن هاوڵاتی خۆیە لای نەخۆش خۆیەوە. زۆر جار دەبینی نەخۆشێک لەبەرەوەی دکتۆرێکی خۆشەوێ حەزەکە بڕۆت لایەن دکتۆرە چارەسەر وەرگری لە کاتێک ئەمە پسپۆڕی ئەو نییە. 100 جار خۆشیشی بیۆ بەڵام ئەمە پسپۆڕی نییە. بۆیە لە هەردوو لایەن دەبێ ئاگاداری ئەوە بین هەم دکتۆر شتێک کە پێویست نییە بۆ نەخۆش نابێ بیکا لەبەر بەرژەوەندی مادی کامەکەوێتە سەر ویژدانی دکتۆرەکە و لایەنی تەندروستیش وەزاری تەندروستی بێت چاودێری ئەم حاڵەتانە بکە و لایەنێکی دیکەش نەخۆش دەبێت خۆی هۆشیار بێت لەوەی کات دەچێت بۆ لای دکتۆرێک بۆ تا چارەسەرەکە تەواو بێ یەکسەر نەچێت دکتۆرەکە لە نیوا بگۆڕیان یاخود لەسەر قسەی کەسێکی تر یاخود هاوڵاتیەک بێن دکتۆرەکە بگۆڕێ بە دکتۆرێکی کە بڵێ دوای چەند دکتۆرم کردووە. بۆیە هۆشیاری لە پێش هەموو شتێکەوەیە و چاودێری حکوومەت و وەزاری تەندروستیش بۆم حاڵەتانە. بەنامەم جارم پێشکەشکردن هیوادارم کەستان ڕوونەکەن ئەم شوێنانە بۆ چارەسەر هەمیشە لە ساغ بن بەنامەم جارم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای یۆرتانە سپێرم خواتان.